گەنجێک زۆر خۆشحاڵم بە بینینی حکوومەتی هەرێمی کوردستان وەک زۆربەی حکوومەتەکانی جیهان بە دەستگەرمی و هاتە مەیدان بۆ ئەوەی سوورە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بگرێت و کوردستان لە کارەساتی شوا گەورە بپارێزێت. ئەمەش مانای ئەوەیە کە هەرێمی کوردستان ئەو وزە و توانایی هەیە وەک زۆربەی دەوڵەتەکانی دیکە ببێت بە خاوەنی سەروەری و دەوڵەتی خۆی. پابەدبوونی خەڵک بۆ ڕێنماییەکانی حکوومەت ئەوەی سەلماند کە هەردوو لا تەواوکەی یەکترین. با ئێمەی گەنج هەز بە بەپرسایەتی خۆمان بکەین و پابەندی ڕێنماییەکان بین بۆ کوردستانێکی بەهێز و ئاوەدان. هیوای تەندروستێکی باش بۆ هەموو مرۆڤایەتی. جان دەستخۆشی حکوومەتە هەرێما کوردستانێکی تایبەت سازیên وەزارەتا ناوخۆ دیسان jî wezareta saxlemiyê ku şev û rojan dikin êk ji pê xemet parastina me hemiyan hêvî dikîn hawlatiyên rêzdar hîn hemî Kurdistana me xweş dibî li her cihekê bin pêgir bin rênmayên wezareta saxlemiyê û wezareta navxۆ hemî ji pê xemet parastina giyanê me ye. سڵاوی زانست و خەبات بۆ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. دڵخۆش بووین بە بینینی پاڵپشتی جەنابتان بۆ شارەکەمان. ئێمەش پابەندی ڕێنماییەکان ئەبین بۆ ئەوەی تەندروست باش بێت.